ماوەی هەفتەیەکە قەیسەریانە لە هەڵەبجە بەوەی شۆرتی کارەباوە سوتاوە. دوکاندارەکان سەرقاڵی شۆردن و پاکردنەوەی دوکانەکانیانن. وەک خۆیان دەڵێن بەپێی پێویستیانە پەیوەندیدارەکانی شارەکە نەهاتوون بەدەمیانە و هاوکاریان نەکردوون. یەکێک لە دوکاندارەکان دەڵێت تا ئێستا لیژنەیەکی هەڵسەنگاندنی زەرەر و زیانەکان سەرداریان نەکردوون و ئەوانەشی هاتوون تەنها بۆ وێنەگرتن سەردانی قەیسەریا سوتاوەکەیان کردووە. بڵێم بەپی پێویست نەبووە. ئێستا شارەوانی مەعاریزەمان ناوە جەماعەتی کۆمپانیایان ناردووە، کۆمپانیای گارێک سکەرکی پاکردنەوەی ناو شارە ئەوان هاتنە خەڵکیان بفڕێن هەداوە کەسە هیچ لایەنێکی شارەوانی وەکو ئەوانەی خۆیان هاتبن خۆیان نەهاتون. باسی قایمیشتان بۆ بکەین لەگەڵ لایەنەکانی کە تەنها هاتون چەند ڕسمیان گرتووە ڕۆشتون و حریقیش تەنکەرێک ئایان بۆ ناردوین بە عەلاقەی شەخسی. پیاوێکی وەک جەنابتان تەلەفۆنی کردو بە عەلاقەی شەخسی تەنکەرێک ئایان بۆ ناردوین ئەوێکیان کردو بە قەیسەریەکە. ئێستاش پەرچاوی خۆتانەوە ئەیبیننەوەتان هێشتا بە جوانی پاک نەکراوەتەوە و لەو ڕۆژەوە تاوەکو ئێستا هەر لیژنەیەکی هەڵسەنگاندن نەهاتووە بڵێ بزانین ئەم قەیسەریە ئەم بازاڕە چەندێ زیانی وەرکەوتووە چەندێ زەرەریان کردووە و هۆکاری ئاگرەکەش تاوەکو ئێستا نەدۆزراوەتەوە تەنها وەکو هەموو جارێ شۆرتی کارەبا. وڵای داواکاریمان هەیە لە دایری کارەبا بێ کارەبامان بۆ چاکە کارەبامان چاک نییە ئاوی نییە هیچ شتێکی نییە مەکە هیچ وەسیلەیەک نییە کە ئەم قەیسەری بێ چاکەین تەعمیرکەینەوە. سەرۆکی شارەوانی هەڵەبجەش بە پێچەوانەوە دەڵێت هاوکاریان بوون لە پاکردنەوەی قەیسەریەکە و ئامێری پێویستیان بۆ دابین کردوون. ئەرکی ئێمە وەکو شارەوانی بۆ خۆتان ئەگەر بچنە سەر پەیجی هەڵگرتنەوەی پرۆژەی خۆڵ و خاشاکی هەڵەبجە ئەتوانم بڵێم لەو ڕۆژەوە لام وایە 30-40 گەڵابەمان بەسفرەیەوە شۆردومانە سیارەی ساڕۆخەکەمان بۆ ناردوون کە بۆی بەزەختێکی باشوو بێت ئەوەی وەکو شارەوانی بوو بێت لە ڕووی پاک و خاوێنیەوە ئێمە کردومانە. قەیسەریانە هەفتەی ڕابردوو بۆی شۆرتی کارەباوە گڕی گرت و زیاتر لە 11 دوکان بە تەواوی کەلوپەلەکانی ناویەوە سوتان و زەرەر و زیانەکانیش بە 200,000 دۆلار مەزەندە دەکرێت. دوکاندارەکانیش بە کەم تەرخەمی لایەنە پەیوەندیدارەکان لە هاوکاری نەکردنیان بۆ پاکردنەوە و شۆردنی قەیسەریەکانی گەران و ماوەی هەفتەیەکە هێشتا بە تەواوی دوکانەکانی قەیسەریەکە پاک نەکراونەتەوە. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.